چین و توێژە جیاوازەکان پشتگیری لە هەوڵەکانی هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و چەند لایەنێکی دیکە دەکەن بۆ پێکێنانی حکومەتی ڕزگاری نیشتیمانی. چاودێرانی سیاسیش ئاماژە بەوە دەکەن پێویستە سەرجەم لایەنەکان پشتیوانی لەم هەوڵە بکەن و هاوکار بن بۆ ڕزگاربوون لەم دۆخە چەقبەستوەی ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتووە. ئەم حیزبانی کە هەن لە ساحەکەی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی حیزب و لایەنی ڕێکخراوی نوێ ئەمانە بێنە پێشەوە پرۆژێکی بەدیل تەقدیم بکەن، دانوسانەکەن لەگەڵ پارتیویەکێتیا دانوسانەکەن لەگەڵ بەغایە بەڕاستی بێ خەڵک لەم میحنەت و هەروەها خەڵک لەم کێشانە ڕزگار بکەن. بەڕاستی خەڵک لە ئێسای قەلەکە خەڵک لە ئێسای تووشی دڵڕاوکەیەکی زۆر بووە بەو هیوایی کە ئەمان پرۆژێکیانە بێ پرۆژەکان گشتگیر بێ پرۆژەکان پرۆژێکی نەتەوەی و نیشتیمانە بێ بتوانێت خزمەت بە کۆی کێشە گشتەکانی کوردستان بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیە لە ڕووی بژێ و ژیانی خەڵکەوە بتوانێت خزمەتی پێ بکات، چونکە خەڵک بەڕاستی لە تەحملیان نەما. ڕۆم وایە ئێمە ئێستا لە دۆخێکی زۆر خراپین، لە دۆخی شکستین، لە دۆخێکین کە بەداخەوە دەبواە وانە بواە دەبواە ئێستا ئێمە لەستا پەنجاوێکی خاکی کوردستانمان لە دەست نەدای باشووری کوردستان، بەڵام لە دوای شانزەی مانگەوە هەموو شتەکان گۆڕاون. بۆیە بە بڕوای من دەبێت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیوانی کورسیانی لە پەرلەمانە بۆ ڕزگارکردنی ئەوەی کە هەیە، بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان، بۆ ڕزگارکردنی ئەوەی ئەو فۆرمەی کە ماوەتەوە بەناوی فیدراڵی و بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو ناوچانی کەیسە حکومەتی عێراقی و حەشدی شعبیات و نوتنەوەی دەبێت لێو بکەینەوە حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی یا حکومەتێک دروستکرێت کە ئەم قۆناغەت تێپەڕێن. ئێمە بۆ 6 مانگە بێت بۆ 5 مانگە بێت تا پاڵبژاردننی پەرلەمانەکرێتەوە تا پەرلەمانی ئایندا حکومەت هەڵبژێتەوە. ئەمە هیچ ناکرێن، حەق نییە نە پارتی نەیەکێتی نە کەس دژی بێ، ئەسڵەن دەبێت پێشوازی لێ بکەن. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە پێویستە لە ئێستادا سەرجەم لایەنەکان بە دوای ڕێگەیەکدا بگەڕێن بۆ دەرباسکردنی هەرێم لە قەیرانە سیاسی و داراییەکان و ئەم هەوڵەی کۆمەڵ و گۆڕانیشی بۆ دەربازبوون لەم قەیران و کێشانە بەرز نرخاندوو پێی وابوو باشترین دەرچەیە بۆ چارەسەری قەیران و کێشەکەڵەکە بووەکانی هەرێمی کوردستان. ڕاستی ضرورە ئێستا ئێمە دوای دەرچەیەکا بگەڕین بۆ ئەوەی کە کورد ڕزگار بێ لەم کاتەیە کوردستان هەرێمی کوردستان ڕزگار بکەن لەو بارودۆخ و قەیرانی کە تێکەوتووە هاوڵاتیان لە دەڕاوشێشی یەکجار زۆران. پێویستە حیزبە سیاسیەکان ئەوە بخوێننەوە کە ئێستا لە هەموو کات زیاتر خەڵکی کوردستان لە دڵڕاوشیایە لە بەرەوەی نەئەزانێ مەسیری چی لێ دێ، نەئەزانێ حیاتی چی لێ دێ، بارودۆخ بە چیەگاوە. بۆیە پێویستە دەست بەجێ بڕیار لەسەر ئەو شتانە بدرێ بۆ نمونە ئەوەی کە تەڕح کراوە باس لەوا کرێت حکوومەتێکی کاتی کاربەڕێکرد تاکو ئەو کاتی کە پەرلەمان و هەڵبژارد نەکرێ و موسسەکان ڕێکەخرێنەوە. ئەمە شتێکی باشە. من پێم وایە ئێمە بەڕاستی تێ بێ واز لەو بارودۆخە تەقلیدیە بێنین، یعنی ئێمە 26 ساڵە باجە دەین باجی ناموسسەیە دەین، یعنی ئێمە بەڕاستی نابێت گلەی لە خەڵکی تر بکەین. هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و چەند لایەنێکی دیکە لە ئێستادا خۆڵیان لێ هەڵماڵیەوە و دانەوێت ئەو کێشە و قەیرانانەی بەرهەمی 26 ساڵی حکومدارەتی یەکێتی و پارتی بەڕاگەیاندنی حکومەتی ڕزگاری نیشتیمانی چارەسەر بکەن و کەمێک پشوو بە هاوڵاتیانی هەرێم بدەن کە ماوەی زیاتر لە چارەگە سەدەیەکە تەواو ماندوو بوون.